سڵاوتان لێبێ عزیزان، من ڕێبینێم لە پرۆگرامێکی تری ساڕێژدا لەگەڵەوەی خۆشەویستدا بەردەوام دەبم. لەم پرۆگرامی ساڕێژدا باسی نەخۆشیەکەکەین و پێم وایە کەم تا زۆر پەیوەندی بە هەر یەکێکمانەوە هەیە. باشە ئەو نەخۆشیە پێشتر بەس لە پیرەکانە ڕوویەدا، بەڵام ئێستا هەستەکەم گەنجەکانش زۆرتر تووشی ئەو بابەتا بن. ئەوش بابەتی ئینزیلاقە، فەقەراتە، تەشەنوجی شان و ملە، سەربوونی دەست و قاچەکانمانە. هەر یەک لەمانە هۆکارەکەی چییە؟ باشە بۆ ئێمە تووشی ئینزیلاقە بین، بۆ لەم فترەی تازەیە، بۆ منە 15-20 ساڵی تازەیە، بۆچی ئەوەندە ئینزیلاق زۆر بووە؟ گەنجێکە تەمەنی 20-25 ساڵە هەستەکەی پشتی دێشێ، باشە شەوان ناتوانێەوە باشی بخەوێت. زۆرێک هەیە ئەڵێ شەوان کە ئاخەم دەست و قاچم سڕەبێ، یاخود ساردبوونی پەلەکان. کۆمەڵک پرسیاری زۆر هەیە لەسەر بابەتی ئینزیلاق و فەقەرات و هەرێک لەو بابەتانە و قسەشی زۆر لەسەر کراوە. بەڵام ئێمە ئەمڕۆ بە شێوەیەکی کورت و پوخوت، بە شێوەیەکی تەندروستی، بە شێوەیەکی زانستی پزیشکی وەڵامتانە داینێن و پێتان ئەڵێن کە هۆکارەکان چییە، چارەسەرەکان چییە، ڕێنماییەکان چییە. بۆ مەبەستە بە خۆشحاڵیەوە میوانداری دکتۆری بەڕێز هەوراز خەلیل شوانیمان کردەوە کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری مێشک و بڕبڕەکانی پشتن. یاکتۆر بەخێر بێت. زۆر سپاسانەکەم و زۆر سپاسی ئەمێ سەرەتا زۆر سپاسی ئەم کەناڵە بەڕێزە بکەم کە بەرنامەیەکی پزیشکی ئامادە کردووە بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگا بە دەرەجە یەک و هەروەها هۆکارێکی گرنگە بۆ ئاشکردنەوەی پەیوەندی نێوان دکتۆرە بەڕێزەکان و نەخۆشە ئازیزەکان. سپاس دکتۆر جان. دکتۆر پێم بڵێت تۆ کە چوزانم ئەمیشاڵێن پزیشکی دەماغ و مێشک و تۆزێک هینن و چکە ئیشەکەتان زۆر وردە. یعنی چۆن بوو؟ یعنی ئەم بەشە زۆر قورس نییە بەڕاستی پەیوەندیتان لەگەڵ کەسێکایە کە دەماغی تەواو نییە و جەڵتەوە ئەو شتانە؟ بێگومان وەڵاهی لە کۆمەلگا زۆر ئەو پرسیارەمان لێکن. ئایا لە مێشک ناترسن؟ ئایا کە مێشک ئەکەنەوە چۆنە چییە؟ ئایا ئیشەکەتان گران نییە؟ بێگومان یعنی یەکێکە لە گرانترین تایبەتمەندیەکان لە بواری پزیشکیە، بەڵام زۆر دقیقە پێویستی بە هیلاکبوونێکی زۆرەیە، بە وردیەکی زۆر هەیە، بە قەراردانێکی زۆر ورد هەیە لەسەر نەخۆشەکان. دەست خۆش دکتۆر جان. ئەچینە ناوەڕۆکی بابەتەکەمانەوە ئەگەر هاوڕێیانمان کۆمەڵە وێنەمان ئامادە کردبوو وێنەکانش بێنە سەر شاشە. باسی ئینزیلاقەکەین باشە بە شێوەیەکی گشتی. سەرەتا پێم بڵێ ئینزیلاق خۆی چییە؟ ئەو بەڕاستی دکتۆر وشێکی کوردیمان نییە بۆ ئینزیلاق؟ تا ئێستا وشەیەکی کوردی هەتیمان نییە بۆ ئینزیلاق، بەڵام ئینزیلاق واتە دەرچوونی ئەو ماددە جیلاتینەی کە لە نێوان بڕبڕەکانی پشتە هەیە، وەکو لە وێنەکەیە دیارە، دەرچوونی ئەو ماددە جیلاتینیەیە کە لە نێوان بڕبڕەکانی پشتە هەیە خۆی لە خۆیدا ئەو ماددە جیلاتینیە یارمەتی ئاسانکردنی جوڵەی چەمینەوە بۆ پێشەوە بۆ دواوە ئەدات هی هەر مرۆڤێک. زۆر باشە دکتۆر جان. ئێستا پێم بڵێ دکتۆر هۆکارەکانی توشبوون بە ئینزیلاق چییە؟ ئێمە بۆچی تووشی ئینزیلاقە بین؟ بەڕاستی هۆکارەکان زۆر و هەمە چەشنن. باشە لەوانە هەڵگرتنی تەنێکی قەبارە گەورە و قورس، یاخود چەمینەوە بە شێوەیەکی هەڵا، یاخود بەرکەوتنی زەبرێک بە خوارەوەی پێشت، یاخود هەر شوێنێکی پێشت. هەروەها زۆرجا ناڕێکی لە جەستەیە، بە تایبەتی ئەوانەی کێشیان زۆرە قەڵەون، ئەوانەی بە تایبەتی کە ورگیان هەیە ئەبێتە هۆی ڕاکێشانی بڕبڕەکانی پشت و دەرچوونی بڕبڕەکانی پشت لە شوێن خۆی و ئینزیلاق واتە دەرچوونی ئەو ماددە جیلاتینە لە شوێنی خۆی. باشە دکتۆر جان، چۆن خۆمان لە ئینزیلاق بپارێزین؟ یعنی لەوانێ ئەو پرسیاری زۆر خەڵک بێ، باشە بڵێ چۆن بتوانم کە بڕبڕەکانی پشتم وەکو خۆی بهێڵمەوە و ئەو ماددە جیلاتینیش دەرنەچێتە دەرەوە. ئێمە چی بکەین یانی بۆ تووشی ئینزیلاق نەبین؟ زۆر ئاسانە. ئێمە یەکەم شت پێویستمان بە پەیڕەوکردنی سیستەمێکی خۆراکی تەندروستە و ئەوەی یەکەم شت کێشمان زیاد نەکە. ئەمە گرنگترین شتە. و ئەگەر کێششمان زیادە محاولە بکەین کەمی بکەینەوە، دای بگرین. دووهەم محاولە بکەین دائیمەن ڕاهێنانی پزیشکی، هەروەها وەرزش بکەین بۆ بەهێزکردنی ماسوولکەکانی پشت و سک. باشە. هەروەها چەمینەوە بە شێوازێکی هەڵا زیاد لە گۆشەی خۆی، ئەمە ئەبێتە هۆی ئینزیلاق، ینی هەوڵ بدەین ئەم چەمینەوە نەکەین بە شێوەیەکی هەڵا. هەروەها شتی قورس هەڵ نەگرین، هەروەها مۆبایل زۆر بەکار نهێنین و سەرماندا نەگرین. بەڵێ ئەمە بابەتی چەمینەوە دکتۆر زۆر جار بینیومان
هەمیشە پزیشکەکان ئەڵێن بۆ نمونە شتێکی قورس ئەلێرێ باشە پێویست ناکە بە یەک دەست دابەزی بۆی پێویستە بە هەردوو دەستە دابەزی ئاوە ئەو شتە ڕاستە زانستی زۆر ڕاستە پێویستە تۆ کاتێک ئەتەوێت دابنیشی بچەمیتەوە بۆ شتێک پێویستە ئەشنۆکانت پێشتر وەکو ستاندێک دابنیشی اینجا دەستبەری بۆ شتەکە هەردوو ڕاستەوە خۆ لە گۆشەی زیاتری خۆی بچەمیتەوە ئەمە هۆکارێکی سەرەکیە بۆ توش بن بە ئینزیلاق زۆر باشە ینی دوو ستێپ بێ دوو قۆناغ دکتۆرجان پرسیارێکی تر هەیە باشە کەسێک تووشی ئینزیلاق بووە باشە وەکووتمان ئەو مادە جەلاتینەی دەچێتە دەرەوە لە حەبل شەوکێدا ئەو کەسە ڕێنمایی تۆ چییە بۆ ئەو کەسە چۆن خۆی بپارێزێ چی بکە ئەو کەسە بێگومان ئێمە ڕێنماییمان زۆرە بۆ نەخۆشە ئازیزەکان باشە و ئەم پرسیارێکی زۆر جوانە چونکە زۆر کەس هەیە نیشانەکانی تیا دەرکەوتووە نازانێ ئینزیلاقێت باش یاخود خۆی فەرامۆش کردووە ئێمە گرنگی ئەدەین بە ڕێنمایی بە نەخۆشەکان ئەدەین کە نیشانەکانی بزانن چونکە دکتۆر دێنە سەر نیشانەکان بەس پێم بڵێ ڕێنمایی تۆ چییە بۆ کەسێک کە تووشی ئینزیلاق بووە وەکوتم ئێمە کە نیشانەکان کە دەست پێەکە بە پشتکێشە بە قاچ سڕبوون بە لاوازی ماسوولکەکانی دەست و پێیەکان هەندێک جامیزش ڕناگرێ نەخۆش ڕێنماییمان بۆ نەخۆش ئەوەیە بۆ خەڵک ئازیزەکانمان ئەوەیە کە هەر کاتێک تووشی ئەم نیشانانە بوون بە زووترین کات سەردانی پزیشکی مێشک و بڕبڕەکانی پشت بکەن تاوەکو چارەسەری گونجاویان بۆ بدۆزێتەوە پێش ئەوەی حاڵەتەکە بگاتە ڕادێکی ترسناک و پێویستی بە نەشەرگەری بێ باشە دکتۆر ڕێنمایەکان چیە بوون لە ماڵەوە کەسێک سواری سیارە نەبێ زۆر شتی قوری ساڵ نەگرێ خەوتنی چۆن بێ ئەمانە هەمووی گرنگن بۆ بابەتەیە بێگومان ئێمە لە بیدایەتەوە لە سەرتاوە باسی ئەو شتەمان کرد سیستەمی خۆراکی تەندروست باشە سیستەمی وەرزشی تەندروست ئێمە هەموو شتێک لە ژیانمانە وەکو ئەتوانین وەکو وەرزشێک وەریگرین کاتێ سەری سیارە ئەکەوی کاتێ مەتەلەن شتێک لەبەردەمتە ئەتەوێت بچەمیتەوە هەمیشە بیرت لای بڕبڕەکانی پشتت بێ چونکە ئەمە پێڵەن عمود الفەقڕی یعنی تۆ لەسەر ئەو بڕبڕانە بەندی ئەگەر بڕبڕەکانی پشتت لە لات ئازیز نەبێ بەیانی دوو بەیانی ناتوانی بە ئاسانی لەسەریان بڕۆی زۆر باشە دکتۆر هەرچەنە باسی نیشانەکان کرد بە خێرایی بەڵام ئەمێ تۆزێک بە تەفسیلی و بە درێژی باسیەوە بکەین کەسێک چۆن بزانێت تووشی ئینزیلاق بۆ باشە یاخود نیشانەکانی ئینزیلاقی هەریەک لە مل و لە پشت چییە نیشانەکانی دەست پێ ئەکا بە ئازارێکی تون لە بەشی خوارەوەی پشت یاخود ئەگەر لە مل بێ لە بەشی سەرەوەی مل بزەبت بەسەری مل ینی بسەرەوە تروەنیە بەڵێ ینی لەم شوێنەی ملکە ینی لە بانشانەوە هەتاوەکو تقریبن لای گوێچکی ئازارێکی زۆر پەیداکە لەو شوێنە و ئەگەر بێت و لێرە ڕوونی بکەینەوە ئەگەر لێرە ڕوونی بکەینەوە ئەمە بڕبڕەکانی پشتە کاتێ زەبرێک ئەکەوێتە سەری کاتێ زەبرێک ئەکەوێتە سەری لەم بڕبڕانە یاخود چەمینەوەیەکی هەڵە ئەبێ ئەگەر بێت و بە ڕێزەکان بەم شێوەیە دەرەچێتە دەرەوە و کاریگەریە کاتە سەر ئەم دەمارە کاتێک کە زەختی کردە سەر ئەو دەمارە ئەم دەمارانش هەمووی بۆ دەست و بۆ قاچەکان ئەڕۆن ئەبێتە هۆی توشبوونی سڕبوون و ئەگەر زۆر ئەو زەختە لە سەری بمێنێتەوە بۆ ماوەیەکی زۆر ئەو کاتە ئەمە ئەبێتە هۆی لاوازبوونی ماسوولکەکان و زۆر جالەوانەیە میزش ڕانەگرێت نیشانەکانی تر چییە باست کرد نیشانەکانی پشتێشە سڕبوونی قاچ و دەستەکان لاوازبوونی ماسوولکەکان هەندێکجا حتى لاوازی سێکسی کەسەکەش ینی هۆکارەکە گەڕێتەوە بۆ ئینزیلاق زۆر باش ئەسکە ئەوە ئەگەر دانێتەوە دەستخۆش دکتۆرجان دکتۆر پرسیارێکی تر هەیە کەسانێک هەیە بەردەوام تووشی تەشەنووزاتی شان و ملە بن باشە یعنی ها وەک لەوێنەکەشا دیارە گلەی ئەواکەن کە شانم دێشێ بە باەکی بچووک خەوتنێکی بچووک ئەمە هۆکارەکەی چیە و چارەسەری چیانی هۆکارەکەی زۆرە یەکێ لەو هۆکارانە وەکو باسمان کرد ئینزیلاقە یەکێ لەو هۆکارانە تەشەنوجە تەشەنوج لەم ڕۆژەیە زۆربەی زۆری هۆکارەکانی شان و ملێشە ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێ یەکێ لەوانە زۆر بەکارێنانی مۆبایلە بە شێوەیەک کە تۆ ملت ڕاستەوخۆ لەبان مۆبایلەکە بێ ئەمە چاود لەبان مۆبایلەکە بێ ئەمە قورساییەکی زۆرە کاتە سەر بڕبڕەکانی پشت ماسوولکەکان ڕای ئەچێشێ بۆی تعویزی بکاتەوە
ئەم ڕاکێشانە ئەبێتە هۆی تەشەنوجێکی زۆر بەقوت و ئازاری بۆ دروستەکە. تاوان لەسەر ئەو بابەتی دکتۆر توێژینەوەیکی تازە دەرچووە تۆ کاتێک مۆبایلەکەت بەو شێوەیە ئەگری وەکو ئەوەیە 25 کیلۆت هەڵگرت بێ باشە بەم شێوەیە وەکەوەیە 15 هەڵگرت بێ بەم شێوەیە بەم شێوەیە وەکو تەنها وەزنی سەری خۆتە کەواتە باشترین شێواز بۆ ئەوەی کە مۆبایل بەکاربێنین لە ئاستی چاوتە مۆبایلەکە نەک بەو شێوەیە کە زەختێکی زۆر زۆرەکەوێتە سەر شانم بدات. دکتۆر جان پرسیارێکی تر هەیە وگوتمان کەسانێکێ تووشی پشتێشە بوونە و دەست و قاچیان سڕە بێت باشە ئەمە نیشانەیەکی خراپە لە نەخۆشەکەیە کەواتە گەیشتۆتە ئاستێک کە چوزانم ینی ئینزلاقی تاو دەرکەوتووە مەرج نییە بەڕاستی چونکە ئێمە سەرەتا نیشانەکانی نەخۆشەکە بۆمان باسەکە دواتر فەحسی ئەەکەین دواتر زۆرجا بە ڕەنین واتە ئەشعی ملەوەن MRI دەرەکەوێت کە ڕێژەی زەختی ئەو ئینزیلاقە لەسەر دەمارەکە وەکو لێرە بینیوانە لەم وێنەیە چەندێکە هەندێک جا نەخێر مەرج نییە زۆر یەکەم جارێتی کاتێ ئەو مادە جیلاتینێ دەرەچێ ئەچێتە بان ئەو دەمارەکە چونکە یەکەم جارێتی زۆر هەستیارە بۆی ئازارێکی زۆر بەهێزەکە. باشە دکتۆر پرسیارێکی ترەیە کەسانێک هەیە کە پشتیان دێشێ و ملیان دێشێ و دەست و قاچیان سڕەبێ ئاڕۆنە لای کەسانێک کە نازام هەڵیانەواسن ملیان ڕاکێشن پشتیانە تەقێنن یعنی ئەمە تۆکو پزیشکێکی چۆنڵێ بڕبڕی پشت و دەمار چۆن ئەماڵە سنگێنی قسەی تۆ لەسەر بابەتە چییە؟ بەڕاستی دکتۆر گیان ئەمە ڕێگایەکی کۆنی زۆر نازانستیە باشە و ئەو کەسانە ئێمە زۆر جا لە کلینیکە ڕاوێژکاریەکانمان ئەیان بینینەوە نەوەکو هەر ینی باشی کردبێ باشە بەڵکو ئەو کەسە گەڕاوەتەوە زۆر بە ئازار و بە سڕبوونی خراپتر بە شێوەیەک ئەگەر هاتوو لە سەرەتاوە بەهاتایە بۆ لای پزیشکی پسپۆر لەوانەیە پێویستی بە نەشتەرگەری هەر نەکرایە بەڵام کاتێ پشتیان بۆی تەقاندووە چوزانم یعنی چی زەختێکیان کردۆ دەسەر پشتی ئەمە کاتێ ئەگەین کە دێ بۆ لای ئێمە ئەبینین ینی بەڕاستی گەیشتۆتە حاڵەتی نەشتەرگەری حاڵەتێک هەیە باسی بکەی خۆت بینی بێتت بەم زوانەکە لە لای یەکێ لەوانە وای لێ هات بێ و چوزانم خراپ بوو بەڵێ ئێمە ڕۆژانە لەو حاڵەتانەمان بۆ دێ بەڕاستی زۆر زەڕۆرە خەڵکەکەمان هوشیار بن ئەو کارانە نەکەن چونکە ئێمە حتى ئەگەر بێت و پێویستیشی پێ بێت چارەسەری سروشتی زانستیمان هەیە بۆ ئەو شتانە. زۆر باشە دکتۆر کۆمەڵە خەڵکێ پرسیاری ئەوەکەن کە لە زستانانە پێیەکانمان زۆر سار دەبێت یعنی دەستشمان بە هەماشەوە بەڵام پێ زیاتر پرسیاری لەسەرەکرێت ئایا ئەمە هۆکارێکی چیە هۆکارێکی زانستی یاخود کەسەکە هەر خۆی وایە؟ بەڵێ هۆکارەکانی زۆرن یەکێ لەو هۆکارانە ئەتوانین کە پەیوەندی بە بابەتەکەی ئێمەوە هەیە کاتێ تەسکبوونەوەی ڕێڕەوەکانی دەمارەکان ئەمانە ئەبێتە هۆی تەزیینی بنی پێیەکان لەگەڵ ئەوەشا هۆکاری تر هەیە لەوانەیە شەکری جۆری دووی هەبێ لەوانەیە خوێنی کەم بێ خوێن کەم بچێ بۆ پێیەکانی ئەمانە هەمووی هۆکارن. باشە دکتۆر پێم بڵێ ئێستا بە شێوەیەکی گشتی چارەسەری ئینزیلاق چییە؟ بە شێوەیەکی گشتی من پێم خۆشە نەخۆشەکانمان نەترسن باش یەکەم شت بێن خۆیان پیشانی دکتۆری پسپۆر بدەن لەو بوارەیە چونکە زۆر لە نەخۆشەکانمان لە ترسا مەتەلەن وا ئەزانەیە تەنها نەشتەرگەری نەخێر ئێمە پێتەڵین لە سەرەتاوە ئێمە لە دەرمانەوە دەست پێەکەین لەوانەشە ئەسڵەن دەرمانشت پێویست نەبێ دەرمانەکانمان خاوکەرەوەی ماسوولکەکانە بۆ ئەوەی تەشەنوجەکەت نەمێنێ بەهێزکردنی دەمارەکانە ئەمانە بیدایەت دواتر ئێمە وەکووتمان چارەسەری سروشتی زانستیمان هەیە بۆ ئەم حاڵەتە زۆرجا پێویستی بە چارەسەری سروشتی هەیە بەڵام بە شێوەیەکی زانستی باشە دواتر چەند جۆرێکی هەیە پێویستی بە لەیزەرە چەند جۆرێکی هەیە بە نازۆر لە کۆتا بارە ئێمە ئەگەر پێویستی پێبێ پەنە ئەبەینە بەرکردنەوەی بڕبڕەکانی پێش نەشتەرگەری بۆ چارەسەر سروشتەکان وەکو چی دیکتۆر چکە جۆم لێ بێ ئەڵێن بابەتی لەشجوانیە بابەتی مەلەوانی ئەوانە کاریگەریانەیە بەڕاستی ئەمیش پێویستە پسپۆر بۆی دابنا چونکە زۆر کەسمان هەیە کە دێ بێ ئەوەی هاتبێ بۆ لای ئێمە پێی ماوتە بێ چووە لە قاعی ئاسن
لە هۆڵی لەش جوانی سیرەکەی هەندێ جوڵی ناتەندروستی کردووە خراپتری کردووە. زۆر باش. ئێمە چەندین هۆکاری چەندین وەرزشی سروشتیمان هەیە کە زۆر سوودی لێ ئەبینێ لەوانە ڕێکردن، لەوانە خۆهەڵواسین، لەوانە مەلەوانی بە تایبەتی کاتێ تۆ لەناو حەوزێکابی ڕێ بکەی یاخود بە پشت مەلە بکەی ئەمانە زۆر ئیسفادە. زۆر باشە دکتۆر، لەسەر بابەتی مەلەوانەی کە باست کرد ئێمە راپۆرتێکمان ئامادە کردووە لەسەر بابەتی مەلەوانەکە ئەڕۆینە هۆڵێکی لەش جوانی و مەلەوانگەیەکی تایبەت لەوێ کاپتنێکمان لەگەڵە بێ کاپتنەکەش ڕاهێنەری بابەتی مەلەوانیە باسی ئەواکەین کە چۆن لە ناو ئاو جوڵەی تەندروستی و پزیشکی بکەیت بۆی ئینزلاقەکەت باشتر بێ. لەگەڵمان بن پاشی ئەم راپۆرتە و دێنە وڵاتە. بەڵێ ئازیزان لەگەڵتان بەردەوامین وەکو دکتۆرش ئاماژەی پێدا کە بەشێک لە چارەسەر بۆ ئینزیلاق فەقەراتە بۆ تەشەنوجاتی لەشش بریتیە لە مەلەوانی. باشە ئەمڕۆ لێرە پێتانەڵێن کە ئەو جوڵانەی کەسێک کە تووشی ئینزیلاقە بێ باشە تووشی تەشەنووزێکی بەقووەتە بێ ئەو جوڵانێت چییە کە پێویستە لە ناو ئاو بکرێت. هەروەها بابەتی لەشجوانی کاریگەری چییە لەسەر بابەتی ئینزیلاقە پشتێشەیە تەشەنوجاتە. بە خۆشحاڵەوە ئەمڕۆ هاتوونە تێچێک لە مەلەوانگەکانی شاری کەرکووک لەگەڵ کاپتنێکی ڕاهێنەرێکی بواری لەشجوانی و مەلەوانی لەگەڵتان بەردەوامەبی باسی ئەو جوڵانەمان بۆکە باسی کاریگەری مەلەوانیمان بۆکە لەسەر جەستەمان ئەوش کاپتن شاڵاو. کاپتن سلااو دەبێت. سلااو بخێر. سپاس بۆ تۆ، سپاس بۆم دەرفەتەی کە پێشمان پێم بڵێ کاپتن ئێوە لێرە چۆن چارەسەری بابەتی ئینزیلاق و فەقەرات و ئەو بابەتانەکەن؟ زۆر باشە. ئێمە چارەسەری ئەوانەی کە خزانی دیسکەکانیان خزانی بەربڕی پشتیانەیە باشە سێ قۆناغە. قۆناغی یەکەم لە فیزیکال تەرەپی دەستپێکە باشە، دوای دێتە مەلەوانگە بەلای ئێمە قۆناغی کۆتا لە هۆڵی لەشجوانیە ئەمە چارەسەری و بنبڕێکە. باش ئێمە ئەگەر ئیمڕۆ باسی لەسەر مەلەوانی سوودەکانی مەلەکردن بەگشتی و سوودەکانی مەلەکردن بۆ ئەوانی کە کێشەی خزانی بربڕی پشتیانەیە. حەزەکەی سەرەتا پێم بڵێ بە شێوەیەکی گشتی سوودەکانی مەلەوانی چییە بۆ جەستەمان؟ باشە بەدەر نییە مەلەکردن وەکو هەموو وەرزشەکان و بەدەر نییە کە سوودەکانی بۆ تەواوی جەستە هەیە باشە، چی بۆ دڵ چی بۆ تەواوی ئەندامەکانی لەش سوودی هەیە. وەرزشیەکە هەموو ماسوولکەکانی دەستت پەستانە خاتە سەری پەستانێکی نەرم کە بە شەپۆلی ئاوەکە ئەخرێتە سەر ماسوولکەکانی دەستە باشە. ئەمە خۆی بۆ خۆی بۆ ئەوانی کە چەوری داگرن، بۆ ئەوانی کە کێشی ئازاری پشتیانەیە، بۆ ئەوانی کە خولیای ئەم مەلەکردنیانەیە بەگشتی سوودێکی تەواوی هەیە بۆ هەمولاش. باشە پێم بڵێ ئێستا ئەو کەسانی کە تووشی ئینزیلاق بوونە باشە تووشی فەقەرات بوونە ئێوە لێرە چۆن تەمرینەکانیان پێکەن؟ ئەو کەسانە ئاساییە مەلەوانی ئەتیادی بکەن یاخود جوڵەی تایبەتێ لە ناو ئاوەکان؟ نا بێگومان ئێمە چۆن لە هۆڵی لەشجوانی زۆر ئاگداریانە بین و وەکو حاڵەت سێریانەکەین. ئێمە بێ زۆر لەسەر ڕێنمایی لەژێر چاودێری ئێمە مەلەکردن بێت یاریکردنی لەشجوانی بێ کۆمەڵێ جوولەمان هەیە بۆیان لەوە زیاتر بۆیان نییە مەلەکەن و باڵەمەلە و خۆ هەڵدان و ئەمانە پێچەوانەیە بێتەوە لەجێ ئەوەی چارەسەر بێت ئازارەکەی زیاد. ئێستا پێم بڵێ ئەو جوڵانە چییە کە پێویستە لە ناو ئاو بکرێت؟ جوڵەکان ئێمە چەند جوڵێکی سەرەیشیمانەیە بۆوانی مەلاکەین ئەوەی یەکیشی ڕێکردنی ئاسایی لە ناو ئاو باشە، دوای ئەوە بەرزکردنەوەی پێ چەپ و ڕاستی پێکەی یان ئەوەی بە یەکجا هەڵسان و دانیشتن لە ناو ئاو یان دووسێ جوولەی ترێ ئێستا لە ڤیدۆکەیە بە جوانی شێنەوەتان. ئازیزان لەگەڵ کاپتن بەردەوامە بین بە شێوەیەکی پراکتیکی ئەو جوڵانەتان فێرەکە کە لە ناو ئاو ئێوە کاتێ ئەچنە مەلەوانگەیەک چی بکەن؟ جوڵەکان بە چ شێوازێک بکەن بۆی بە باشترین شێواز ئازارەکەتان نەمێنێ و دیسکەکانتان بکەرێتەوە جێگای خۆی. لەگەڵ کاپتن بەردەوامە بین ئەچێتە ناو ئاوەکە و هەموو جوڵەکانتان فێرەکە. بەڵێ سەرەتا بینین هێواشەواش ئەچێتە ناو ئاوەکەەوە بێگومان ئەوانەی کە ئینزیلاق و فەقەراتیان هەیە دەبێت زۆر بە نەرمونیانی تەسەڕوف بکەن لەگەڵ ئاوەکەیە چونکە ئاو بە شێوەیەک لە شێوەکان زۆر سوودی زیاترە وەک ڕۆیشتن لە وشکانی ڕۆشتن لە ناو ئاو
بە بەراورد لەگەڵ وشکانی یەکەم حرەکەمان ئەوەیە کە بە شێوەیەکی زۆر ئاسایی و نەرمونیانی لە ناو ئاوەکە ڕۆی وەکو ڕۆیشتنێکی ئاسایی ئەمە سوودی هەیە بۆچی بۆ سەرجەم بەستەرەکانی قاچ و عەزەڵەکانی ڕان چونکە ڕۆیشتن بۆ ناو ئاوە هێزێکی زیاتری پێویستە وەک لە ڕۆیشتن لە دەرەوەیە. حرەکەی دووەم ئەوەیە کە تەنها قاچمان بۆ سەرەوە بەرزەکەینەوە ئەوە شێوازێکی زۆر باشە. حرەکەی سێم ئەوەیە کە دابەزیتە ناو ئاوەکە هەتا ملت بزرە بێ ئەمە شێوازێکی زۆر باشە بۆ بەستەرەکانی پشت و عەزەڵەکانی پشتی پێ بەقووەترە بێ. حرەکەی چوارەم ئەوەیە کە هەردوو قۆڵت بە درێژیەکەیتە لای بربەستەکە بە شێوەیە کە پاسکیلە بۆ ئەمە شارێک لە عەزەڵەکانی قاستونترە بێتەوە و سوودێکی زیاتری هەیە بۆ سەرجەم ئەو بەستەرانەی کە لە قاچە هەیە. ئەمە لەسەر ئەم شێوازە بەردەوامی بەڵام ئێوە زۆرتر بیکە نەک بم شێوە کەمەیتر. حاڵەتێکی تر ئەوەیە کە بە هەمان شێوە بەڵام بە شێوەیەکی پشتەمەلەی پێوترێت کە قاچت بۆ دواوە هەڵەدەی ئەمەشیان سوودێکی زیاترێ بێت. بەڵێ عزیزان وەکو لەو راپۆرتەیە بینیتان کاپتن شاڵاومان لەگەڵ بوو کە باسی ئەوەی کرد چۆن ئەو جوڵانە لە ئاو ئەنجام بدەین بۆ ئەوەی کە هەرێک لە تەشەنوجاتە ئینزیلاقە هەرێک لەوانەمان باش بێت. ئەگەڕێنەوە لای دکتۆر دووبارە سڵاو. دکتۆر پێم بڵێ ئینزیلاق کاریگەری هەیە لەسەر ئازاری مل و بڵین سەرێشش؟ بێگومان ئێمە ئازاری مل بە تایبەتی ئەگەر هاتوو هۆکارەکەی ئینزیلاق بوو و بە تایبەتیش ئەگەر هاتوو ئینزیلاقەکە زەختی کردووە سەر دەماری 2-3 ئەبێتە هۆی سەرێشەیەکی تون. زۆر جا ئێمە نەخۆشەکانمان ئەوانەی کە سەرێشیان هەیە زۆر جا پشکنینی ملیان بۆکەین لەگەڵیان چونکە وەکو وتم دەماری 2-3 هەستەوەرەکانی بەشی پشتەوەی سەر ئەگەیەنێ بە مێشک لە ڕێگەی دەماری 2-3 ملەوە. دکتۆرژیان ئێستا پرسیارێکی باو هەیە لە ناو خەڵک ئەوش ئەوەیە کە ئێمە جۆرە سەرێشەیەکمانەیە بۆی شەقیقەوە توشمانە بێت. ئەگە پێم بڵێ شەقیقە خۆی چییە و هۆکاری دروستبوونی شەقیقە چییە؟ شەقیقە بە کوردی واتە لا سەرێشە. شەقیقە وەکو لە ناوەکەیە لا سەرێشە نەخۆشەکان دێن لایەکی سەریان زۆر ژانەکات نیشانەکانی ئەوەیە لەگەڵ ئازارەکەیە حەزیان بە ڕووناکی نامێنێ لە ژاوەژاو بێزارە بن ئەمانە نیشانە سەرەتایەکانێتی لەگەڵ شیا ئەگەر حاڵەتەکە زۆر قورس بوو لەی زۆر جارشانەوە و دڵتێکڵاتنیشی لەگەڵا. باشە دکتۆر ئێمە چۆن خۆمان لە شەقیقە بپارێزی؟ خۆپاراستن یەکەم شت ڕێخستنی سیستەمی خۆراکی لەوانە خواردنی قاوە و چایی ئەگەر ناشتوانی تەرکی بکەی کەمی بکەرەوە پەنیری چەور میوەی ترش ئەمانە هەمووی هۆکارن. هەروەها ئافرەتان زۆر کار لە کاتی دەورەیە هۆرمۆنی ئیسترۆجین کە کەمە بێتەوە ئەمانەش هۆکارێکن بۆ شەقیقە و ژانە سەر ئەمانە بێ پیاوان مڕاعاتیان بکەن. هەروەها دەرمانەکانی کە دکتۆری پسپۆر بۆی نووسیوە بە شێوەیەکی ڕێک و بەردەوام وەری بگرێ. باشە دکتۆر پرسیارەکە ئەوەیە کەسانێک کە تووشی نەخۆشی شەقیقە بوونە کەواتە شەقیقەیان هەیە کاتێک کە ئازاری شەقیقە ئایانگرێ لەو کاتەیە چی بکەن؟ ڕێنمایی تۆ چییە بۆی ئازارەکەیان کەمتر بێت؟ لەو کاتەیە باشترین شت کە بیکەن پێویستە ئەو ڕووناچی کە لە دەوریانە بیکوژێننەوە یاخود کەمی بکەنەوە ئەگەر شوێنەکە قەڵەباڵخە یاخود ژاوەژاوە دەرچن لەو شوێنە. باشە خواردنەوەی ئاو بە شێوەیەکی بەردەوام ئەمە زۆر کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی نیشانەکانی. باشە ئەمە لەو کاتە بوو کە تووشی ئازارەکە بوون. ئەی باشە کەسێک کە شەقیقە هەیە و کەم ئازارەی گرێ ڕێنمایی تۆ چییە بۆ ئەوەی کە هەر ئازارەکە نێگرێ؟ باشە ینی تووشی ئازارەکە نەبێت. بەکارێنانی دەرمانەکان و ڕێنمایەکانی پزیشکەکان لە شوێنی خۆیە و زۆر جاو پرسیارشمان لێکرێ دکتۆر ئەم شەقیقەیە من تا کۆتایی تەمەنم لەگەڵ ما ئەبێ ئێمە پێڵین بەپێی ئەو توێژینەوانی کە خوێندومانەتەوە لە 90 ئەو کەسانە لە دوای 50 ساڵیەوە نیشانەکانیان زۆر کەمە بێتەوە و یاخود هەر نامێنێ. زۆر باشە زۆر باشە دکتۆر پەیوەندیەکەیە لە نێوان
شقیقە و ئینزیلاق شتێک پەیوەندی هەیە بەیەکەوە؟ ئەتوانین بڵێن پەیوەندی هەیە لە نێوان سەرئێشە و ئینزیلاق وەکوتمان بە تایبەتی دەماری 2-3 لە ملە هەستەوەرەکانی بەشی دەرەوەی پێستی سەر ئەگەێنن بە ناو مێشک. زۆر باشە دکتۆرجان کۆلتاییە تۆ ڕێنماییەکت هەیە شتێک هەیە بیڵی کێمە نەماونێت بێ ڕێنمایەک بۆ چوزانم بانەڵین نەخۆشەکان بۆ بینە لە خۆشەویستەکان ڕێنمایی ئێمە تەنها ئەوەیە کە خۆتان فەرامۆش مەکەن چونکە ئێمە ژیانمان وەستانمان جوڵەمان هەمووی بەندە بە بڕبڕەکانی پشتمانەوە تکایە خۆتان فەرامۆش مەکەن و بڕبڕەکانی پشتان لاتان زۆر ئازیز بێ. دەستخۆش سپاس دکتۆرجان بەڕێزم زۆر سپاس بۆ دکتۆر هەوراز خەلیل شوانی کە بەڕێزان پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری مێشک و بڕبڕەکانی پشت بوون ئەمڕۆ لەگەڵمان بەردەوام بوو وەڵامی کۆمەڵێک پرسیاری زۆر باشی داینەوە بە شێوەیەکی زانستی و پزیشکیش دووبارە سپاس دکتۆر سپاسان ئازان و خۆشەویستان پتا بەنامێکی تری ساڕێژ و لە تەوەرێکی ترە هەرشاد.